باشم نقلی چای کۆ کردوتەوە؟ ئەرە وڵا ئەمنم کۆ کردەوە هەمووە ئەرە وڵا دەتەمە هەمووشی خۆی والله باوکە جارڕێ پێ هەموو بخوا لا والله مين أخوة هيك مجار ضلي قرمة حزكة بزيتر وردة خاوبته مين أخوة نیوەیە بم بۆ مەکتەب ئەی بێ بۆ مەکتەب جا مناڵەکانی تیش خۆ پێیانە وڵا دووارە بم بۆ مەکتەب و تاو وەرەوەە شتی خۆشی تایە ئەمە چیادەوەریەک بیریتەوە خاتەوە کاتێکەکەی بینی مناڵ ئێستا لەم شەوەیە بەراتەکەن براسيسكي زور خوش ريقة ما خاتو يادي منالي براسي دەست خۆشی لەم گەڕەکەکەین لەم گەڕێکی توێمەلێک زۆر تایبەتە بۆ میادانە هەموو ساڵە میادە زۆر بەرز و پیرۆز ڕاگرن زۆر هەستێکی خۆشە بەڕاستی ینی چەند ساڵێ لەمە پێشکاڵە بۆ وانێ تۆسێک خەڵک کەمتر ئەمێ ئاوا هاتنە دەرەوە بەرات خەریب و کاڵە بۆ بەس ئێستا لەخوا بە زیابێ زۆر گرنگی پێن زیاتر خەڵکەکە جۆش و خڕۆشی هەیە بۆ یادەکانی کوردی خۆمان